تەندروستی چۆنە ئێستا؟ وەڵا باشم ئیتر خۆی زەمان ڕاتوە بێ بڵین باشم بەدیتر هەروە بێت ماوەی چەندێکە بەڕێزە نەخۆشیت؟ بەخوا تقریبەن 4-5 مانگە. چ نەخۆشیەکە دێ بەڕێزە؟ وەڵا هەر قاچقڵ و ئەوانم تەواو نییە. تا چەند دڵخۆش بووی ئەمڕۆ هایتە ئێرە هاوڕێ هونەرمەندەکانت بینی؟ ینی تازە دەکاتەوە ژیانەکە خۆی وایە ئەوە نەیتر تەرجیعبی بەوەی کەەوە ئەمە نەی تەمە نێماوە بەردەوام بی. چیت هەیە لەسەر ئەوەی کە دەوترێت هونەرمەندان تا لە ژیاندان خزمەت ناکرێن؟ خۆی هەروە بووە هەتا نەڕۆی قەدرە نادانم هەرکە هەر هونەرمەندێکە ئەڕوا زەرەرێکی گەورەیە لەم وڵاتاکەوێت بەڵام بەداخەوەی تر خۆی وایە. تا چەند بیری یادەوەریە کۆنەکان دەکەیت؟ اینجا خۆی من بەوە ئەژی چکە کە بیری دەکەێتەوە هەست دەکەی کە خزمەتێکە کردووە و زەمیرە مرتاحە. چەند شانازی بە ئەرشیف و ڕابردی خۆتەوە دەکەیت کارە هونەریەکانت؟ هەر بەڕاستی پێ بڵێن من بەوە ماوم کە ئەچمە بەردەمی ئاوێنەکە خۆمە بینمەوە ئەڵێم بەخوا باش بوو کارێکم کرد دوای خۆم بە ماوەیەکی زۆر دەمێنمەوە. چەند بیری درامای ڕەشەی پۆلیس دەکەیت؟ بۆ بیر مەخەیتەوە کار ئەوانە ئیشی جوان بوون وەک پارچەیە ئاڵتون وایە لە ناو کۆمەڵا ماوە. بەرنامەی بەرنامە ئەو یەکێکە لەو بەرنامانەی کە زۆر من زۆر پێم خۆش و بەداخەوە بەردەوام نەبوو. کامیان زیاتر بەلای تۆ خۆش و ڕەشەی پۆلیسیان بەرنامەی بەرنامە؟ وڵا بەرنامی بەرنامە کورە هەموو ئیشێک خۆی خۆشەویستە هەموو ئیشێک خۆشەویستە گرنگەوەی لای خەڵک چۆن ئەمێنێتەوە.